سڵاو کوونە باشە ئەحوالتان کووە سەحەتتان کووە سڵاو و ڕێز لۆ کەسانەی کە هەنە ڕەشیداغیان خۆشە زەکە هەندێک شتان یادگاری لۆ براوکەمە ئەو هۆیسی بارزانیە پلانی دانایە ئەمن بکوژی لەبەر ئەوەی بوویمە یەکێتی بارزانی ناوی بوونە یەکێتی نییە شتی وەکات بارزانیمە یەکێتی نیشتیمانی کوردستانشم منە تێشت نزانم ئەو هەندە بە سۆتە چێ جغەرێ تێدەگەیشتی هەوڵێ کوشتێ مشمەدە غەڵەتی وەیسی بارزانی ئەگەر لەو خۆت بووە سەرۆکی ئەنجومەنی ئاسایش لۆ من نەبووی والله منە تێشت نزانم والله هەر بە پیاوشت دانانێ والله وبالله وتلا والله خۆت ببزێوی خۆ کۆبوونەوەی دوونێم ئاگادار بوو چێشت تەرخان کردیە کە ئەم بکوژی ئەمن بەو خۆی ڕێ ناکۆژرمی ئەتوەزانێ ما احتراما لەو ئەو کەسانێکە جێگرن کەلیمەی خۆی ڕێم بەکارهێنا چونکەمە ماراس حەداغیشێت نێمە ئەخلاقن هەیە 3000 هاتینەوە مارامە نانو نمەکو لە مارامە خواردیە هەوڵ بدەی ئەم بکوچی لێ ناگەڕم بمکوچی پێشی خۆتە کوژم 2000 حیمایش دەگەدابی لەکنە من هەمووی وەکی ژنانە بێنا دەستم لە خۆنا وازم لە هەموو شتێکینە دەتکوژم پەڕی خۆ ئاسمانە هەفتەمەنی دانیشە غەدرت لێ کردیمە لە گوندت دەرکردیمە لە مارێت دەرکردیمە لە هەموو شتت دەرکردیمە غەدرت لێ کردیمە هیچم نەمایە لە دەست بدەم دەتکوژم بچێ پەڕی ئاسمانی نەرێ لە ناو سیارێ دەرعام یان سەد حیمایەم دەگەیە دەزانم چێوە دەچی گۆشی دەچێ بارزان و ڤیددیوەکانشت هەموو لەکنە منن لەکن ئەو شێخەی کە لەکنە خۆت کردیتە هەموو چشت شەوێ دەچێ ماراوان ڕاستەخۆ دەگەتم داوایسی بارزانانی ڕاستەخۆ دەگەتم داوایسی بارزانانی ئەمە نەرشم خۆم لە تو نەشاریتەوە من نەتێشت نزانم وەڵی لەکنە من ئەتوو لەم وابی هەنی دەمێش چێ مندانی بەس هەندێک دەفەتەکە قسەی بکە خۆشم نەشاریتەوە دوو تەلەفۆنشم وێ تەلەفۆنەکەم 0750 445 58 03 تەلەفۆنەکەشم 0770 445 21 07 چی هەیە پیاوی تووە چی هەی ئەتوو بە مخلیسی خۆی دەزانی بە پیاوی تەلەفۆن لەم بکە من نەتێشت نزانم وەیسی دانیشە پێتەرێم وەیسی دانیشە بڕۆ لۆ خۆت ڕابردووی خۆت ببینە کە لێت دەقەمی ئەتوو هەر ئەوە بووی و باە توش هەر ئەوە بوو ئەوی خۆی لە سارداوی دەکوتی ئەوەی سەرکەگاتان دەبەدا بوو ئەوەی جامێ سیارێتان پێوە نەبوو زەمەدانی خۆەوە دەگر بە نەفڕی چما سعیداغە لۆم بۆ نەکە ئەو جارش ئاگادار دەکەم و واز لە کوشتێم بینە ئەمە یەکێتیمە و یەکێتی نیشتیمانی کوردستانشم لەبەر ئەوەی یەکێتی زۆر لەنگ و پیاوترم زۆر